ڕاوەسەمە ترافلایەتی سۆر بوو هەر ئەو لەحزەیە کە حرەکەم کردێ و ئیدێم خۆم لە خەستەخانەی دیتەوە. کاری ڕووداوەکەیە سایقی تەکسیەکەیە لە گڵۆبی سوورەدا گەڕامەوە ماڵەوە یەک لە برادەرەکان هەرگەیشت بوو ماڵەوە تەلەفۆنی گوتی هۆزار حادیسەی کردی بە فەنەوەرە. یەشێک لەو خاڵانەی کەوا تووشی ڕووداوی هاتچۆ دەبی گلۆپی سوورە شوێران پابەندی گلۆپی سۆر نابن. ئێستا کەواتە تو نەمەنەفێست پێیە نەیجازەشت پێیە. ئەگەر تەماشای مێژوو بکەین دەبینین قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ هیچی کەمتر نییە لە قوربانیانی جەنگی جیهانی یەکەم و دووەم. ئەگەر چی ئەو جەنگانە کۆتاییان هات بەڵام ئەو جەنگەی ڕووداوەکانی هاتوچۆ دەیخوڵقێنێ بەردەوام و قوربانیەکانیش ساڵ دوای ساڵ زیاتر دەبن. بۆ کەمکردنەوە یاسەواری ئەو جەنگە بەرنامەی ترافیک بە هاوکاری بە ڕێبەرایەتیەکانی پۆلیسی هاتوچۆ و لایەنەکانی پەیوەندیدار لە هەوڵدایە بۆ ئەوەی زیانی ئەو جەنگەی سەرشەقام کەم بکرێتەوە و ژیانی هاوڵاتیان بە شۆفێر و سەرنشین و پیادە ڕەوەکان پارێزراو بێت. لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی ترافیک دەمانەوێت باز لە یەکێک لە گرنگترین هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ لە چوارڕیان و ترافیکەکان بکەین. بۆیە بەرنامەی ترافیک بە دوواداچوون بۆ ئەو هۆکارە دەکات و کە وەک جەنگێکی بەردەوامی سەرشەقام مرۆڤەکان دەکاتە قوربانی و ئەو جەنگەش نەبڕاوەیە و بەردەوامە لە ڕوحکێشانی مرۆڤەکان. ترافیک ئەم جارە بە چیرۆکی یەکێک لە قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ دەست پێ دەکات کە لە ئەنجامی بەزاندنی چرای سووری ترافیک بووە بە قوربانی. ئەو قوربانیەش هۆزانی تازە پێگەیشتوو بوو. وەڵا سەعات 1:30 شەوێ تەلەفۆنم لۆ کرد وتم هۆزان لە شوێ گوتی وەڵا دایەوە سیارە هاتە دووم وە سوار سیارە دەبم. هۆزان ئەولاوەی کە سەرەتای گەشەی تەمەنی بوو بەڵام ڕووداوی هاتوچۆ و سەرپێچی یاساکانی هاتوچۆ دوو شۆفێر ئەو گەشەی وەساند و بەهاری تەمەنی هۆزانی وشک کرد و خەون و ئومێدی خێزانێکی لە گۆڕناو لە ناوی برد و گەڵای تەمەنی وەران. زۆر جار ئەنجامی سەرپێچی بەشێک لە شۆفێران و نەوەستان لە ترافیک پابەند نەبوونیان بە چرای ترافیک لایتەکان ئاکامی مەرگە ساتی لێ دروست دەبێت. وەڵا تقریبا سعات 1:30 نێزک 2 شەو بوو لە ماڵی کوڕەکەم لە غورفەی سەرێ بووم هاتمە خوارێ بەس تەلەفۆنێکی بۆم کرد کوڕەکەم بەڕەحمەتی بەڵێ گوتم هۆزان لە کوێوتی دایەوە سواری سیارە بووم هاتمەوە. وەڵا منیش گوتم باشە وەڵا لە قاڵدرمە هاتمە خوارێ چوومە ژۆرە دەرگەم پێوەدا من دانیشتم و دانەنیشتم دەنجی دەرگەی قاڵدرمەکە هاتمش هاتمە دەرێ گوتم زامەوە چییە سێرم کرد هێ من وا دێتە خوارێ برا گەورەکەی. وتم ها ئێمە چێوە دەچی وتی وەڵا دەچم پاکەتە کڕم. وتم بۆ وا نێزک سەعات 2 گوتی نانا وەڵا خێزانەکەی لەگەڵی بوو. وەڵا مش گوتم شیلانەوە چ بوو خی بە خێزانەکەی وت. ئەوش گوتی وەڵا هیچ نییە. گوتم چ بووە بەڕاستی پێم برێ وتی نابەخوای دەرێن هۆزان دەعمی کردیە دەعمەکەشی بەسیتە بەس فەقەرات و پێ و چتێتی. وەڵا هێ من ڕۆی منی بەجێ هێشت. وەڵا منش غارمدا دەرێ باوتۆز بوو لە دەرگەی هەموو ماڵەکانمدا کەس نەیان کردەوە لەبەر باوتۆز وانزانی باوتۆزە. وەڵا ماڵێک دیار بوو نەخۆشێکیانە بوو هات گوتی فەرم و چت دەوێ. وتم حاڵم مەسەلە و هاوتی وەڵا وەرە من دەدبم. وەڵا منیش گوتم لەو قسانە بووین تەلەفۆنم لۆ کرا هێ من گوتێوە دا ناردمە دووت. وەڵا بە هەمووی چارەگە 20 دقا هاتنە دووم ڕۆیشتم سێرەکەم لە خەستەخانە لەسەر نەقالەیەکیان دانابوو بەبێ ئەوەی کەس نێزیشی ببێ. هاواری دەکرد دایە گیاناتی وتم وەڵا تقریبا تا 2 سەعاتان ژیا لەوێ بووە قیژۆر مش گوتم بچێ وتی وەڵا عەمەلی خوای کرد یعنی یەک کەس بەلامەوە نەهات. ئیدی دوای ئەو ڕووداوە دایکی تەنیا وێنەی هۆزانی بۆ ماوەتەوە تا لە ئامێزی بگرێت. ئەو هەموو هێش و ئازار و ناخۆشیەی بەرۆکی ئەو خێزانەی گرت هەمووی لە ئەنجامی گوێ ڕایەڵ نەبوونی بەشێک لە شۆفێرانە بە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ
کە ساڵانە سەدان هۆزانی تر لە باوەشی گەرمی خێزانەکانیان دوور دەخەنەوە. گلەیم لەوانەیە کە دەرێن دەمگوت چ عیلاجێکی لۆ بکەن دەیگوت وەڵڵا هیچ نییە نازانم چ بکەین دکتۆرەکان دەیاوت چ بکەین نازانین چ بکەین. کەم کوڕەکانەوە بوو لەسەر تەختێکیان دا نابوو تقریبا 2 سەعات بوو دا نابوو بە دکتۆرەکانمانەوە دەیاوت وەڵڵا هیچمان نییە بەس لەوێ هیچیان نوێ نەکرد دەماوە دەوەی بکەن دەیگوت وەڵڵا هیچ نییە نازانین. بردمانە خستخانە تا عیلاج و شتی لۆ بکەین ئەوش عیلاجەکە ئەوە بوو گوتیان قایش نییە تا بە چەند سەعاتی قایشمان دیتەوە دوایش ئەبوایە نەزیفەکەی ڕابگرن و نەزیف هیچ تەداخلی ئەو شتانیان نەکرد زۆر غەڵەت لە خستەخانەکەشەیە. حتى لەگەڵ برایەوە لەگاڵتە چی بوو لەگاڵتیان دەکرد پێکەوە محەممەد گەلە دڵی بە هۆزان خۆش بوو گەنجێکی ئەوەندە نازدار بوو لە دەستم چوو. داواکاریمەوەی ئەو عاد سەریع نەبن و ئەوە کەس سەری خۆی لە قوڕێ نەنێتن ئەوەی منداڵی من کوڕێکی عمری 18 ساڵیمەوە لە ناو چوو. وەزان یادگاری زۆرە وەزانە تابلەی کوڕێکی عاقڵ و ڕێک و پێک بوو هەموو گەورە و گچی خۆشیان دەویست. یادگاری وەزان ناتوانم باس بکەم چکە یادگاری زۆر زۆرە زۆر مراز لە ناو دڵی هەبوو هیچ حاصل نەبوو. هۆزان جگە لەوەی برای بچووکم بوو یەک لە برادەر و هاودەمە هەرە نزیکەکانم بوو بە حکومەوەی لە تەمەنی 9 ساڵی بابم عەمری خوای کرد و هۆزان بە یەتیمی لە بۆمە ماوە. ئیدی ئەمە زۆربەی کاتەکانی ژیانمان لەگەڵ هۆزان بەسەر دەبر بۆی بتوانین ئەو فەراغ و بۆشایی بۆ پڕ بکەینەوە. چەندان خەون و ئارەزووی هەبوو بۆ داهاتی خۆی ئەمەش هەموو قەرارماندا بوو کە لە پشتی بوەستین تا دەگەێنینەوە حەز و ئاواتانی خۆی بەڵام بەداخۆ تا ئەوەی کا لە شەوی چاردی 11 ئەو ساڵ باڕووداوێکی هاتوچۆ گیانی سپارد و هەموو خەون و ئارەزوەکانی لەگەڵ خۆی بردە ژێرگۆڕ و ئێمەشی ئێستا ئەو هات دەستەوەستان و ئەژنۆشکاو بەجێهێشت. گەڕامەوە ماڵەوە یەک لە برادەرەکان هەرگەیشت بوو ماڵەوە تەلەفۆنێکی گوتی هۆزان حادیسەی کردی بە پەلەوەرە بە پەلە هاتم سیارەم لێ خوڕی بەس بە تەلەفۆن دەمگوت تاکیدم کەنەوە وەزعی باشە لەوەی بامنیش بتوانم کۆنتڕۆڵی خۆم کەم تووشی حادیسەک نەبم بە پەلە هانام لۆ مدیری سەحەی هەولێر برد کە دۆستێکی ئەزیزمە گوتم دکتۆر ئەگە بتوانین دکتۆرمان لۆ بنێری یعنی هەر چۆنێک بیگوتی باشە بەسەر چاوی دیکە گەیشت بە خەستەخانە بەڕاستی کەم و کورتی زۆر هەبوو کەم و کورتەکان ڕەنگە کەم و کورتی مرۆیی نەوی کە کورتی ئەساسی هەیە لەو خەستەخانە لە ئەسڵدا کۆمەڵە کشتیان نیە ئەو خەستەخانانە بۆ نمونەمە چوینە ئەوێندەر هۆزان زۆر باز بوو خۆ لەسەری هەتا ناو کەمەری یەک برینیشی نەبوو بێزگەلەوەی ئەلێرە یەک شوختی گچکەی هەبوو. ئەو دکتۆرانی کە تەوسیەش کرابوون کە بێنە لایمە بە پچڕی دەگەیشت مەسەر ئیسعافێک دەچوە لای دکتۆرێک لەوانەیە ماڵی لە نازام کوێی هەولێر بیتن بەنیو سەعات بە سەعاتێک بە نازام ئاخیر دکتۆری سۆنەر بوو هات سەعات و نیوەش پێچۆ تا گەیشتە لامان کە هات ئەمە 4 سیارە 5 سیارەم نرد بۆ دەرەوە هەمووی لە دوی ئەو قایشی پشتە دەگەڕان کە پشتی تووشی ئەوە نەبیتن باوەڕ کە دکتۆرەکان زۆر دەستەوەستان ڕاوەستا بوو لە دەیانگۆ نەزیفە چێبزای ڕاوەستی یان بزای بیدۆزینەوە ئیشەکە بە ئەوەی نەکرا بە سەریعی نەکرا یعنی وەکو بە دەستەوەستان ڕاوەستا وڵی چاوەڕێی ڕەحمی خوای دەکەین چاوەڕێی ئەوەی دەکەین یعنی هەر ئەوە بوو تا ئەوەی وەی لێ هات و توای 2 ساعات و هەندێک ئەوەی لۆ کرا گوتیان کۆسی دوایی کردوت. ترافیک لەم بەرنامێ دەچێتە گرتوخانەی کاتی هەولێر بۆ دواندنی ئەو شۆفێرەی کە بە پێی وتەی پۆلیسی هاتوچۆ یەکێکە لە هۆکاری ئەو ڕووداوە و گیان لە دەستدانی هۆزانی قوربانی. ئێرە گرتوخانەی کاتی هەولێرە لەم بەندی خانەیە دەیان کەس دەستگیر کراون بە تاوان و تۆمەتبار بە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ کە بەشێک لەو ڕووداوانە گیان لە دەستدانی تێدایە. لێرە چاوەڕێی دادگان بۆ یەکلابوونەوەی دۆسیەکانیان
یەکێک لەو دەستگیرکراوانە ئەو شۆفێرەیە کە هۆزان لە ناو ئۆتۆمبیلە تاکسیەکەی بوو بە قوربانی لە کاتی نەوەستان لە چلای سوور. ئەو پیاوە ڕووداوەکە بۆ ترافیک دەجێڕێتەوە. من ساق تاکسی بووم، تاکسیم هەیە تەبان شەوەیان دەستی لێ ڕاگرتم هۆزانی ڕەحمەتی وتی بم بە بەعەرکەی وڵات چوینە بەعەرکەی لە ڕێ مناقشەمان کرد و قسەمان کرد و ئیدی تەعارفەکەمان وتی عەزم لێیە هەموو شەوێ بم بەیەوە هۆزانی ڕەحمەتی هەموو شوێ دەم بردەوە. ئەو حادیسەش عینەن وەکو شەوان تەلەفۆنی لۆ کردم سەعات دەوری یەک بوو کە پێکەوە ڕۆیشتین تەمەن ترافیکلایتەکە زێ حادیسەکەی دوور نییە لە زەی ئیشی هۆزان. گەیشتمە ترافیکلایتی ئیدی هیچ کە نازانم ئەنی لە کاتی دامەکە کە ڕاوەستەم لە ترافیکلایتی سۆر بوو. ئەمە ڕۆیشتیمە ئەو سیارە لێی دایمە ئیدەم لە هۆش خۆچوومە یعنی لێدانی سیارەکەم بەبیر نایە شکلی هۆزانم بەبیر نایەت ینی زاکرم نمایە. هیچ سیارەم نەدیتە هیچ سیارەشی لێ نەبووە ئەمە 30 سیارە تەکسیمێ مام 30 سیارە تەکسیمێ تا ئێستا الحەمدولillah تووشی هیچ عاجزم ئەو یەکەم حادسەیە کە لە ترافیکلایتی ڕاوەستایمە سۆر بووە عارەکەم کردێ بە قەنەعەت خۆم کەسک بووە هەر ئەو لەحزەیە کە عارەکەم کردێ و ئیدی من خۆم لە خەستەخانەی دیتەوە وەزم زۆر خراپ بووە عەسەب قسەی خەڵک ها ئەمە نازانم کو چوویمە خەستەخانە کو عەمەلیات کراومە خەڵک هاتە سەرم هەتا شەو ڕۆژ هەر ئاگام لە خۆنە بووە ئێرەم هەتا ئێرە ئەوە عملیات کرا شکایە پلاتینیان دانە فەقەراتم کلیم فەقەراتی ملم ئەوانە هەمووی ئەزێت فەقە پەراسۆکانم پەیامم لۆ هەموو شوفێران خاستەن گەنجەکان ئەوەلەن ئاگداری ترافیکلایت بن سرعات ئاسۆر تەمان سرعات یعنی گەنجی ئێستا پاش سەعات دوازە بەڕاستی سرعاتە چی بێتام سرعاتە ئاگداری گلۆبی سۆر بن لە گلۆبی سۆر نەدەن ڕێنماییەکانی هاتچوو پەیڕۆکەن سرعات مادە کوحولیەکان ئەوانە واز بینین ئەگەر خواردیۆر باس با ناژوە دومینیش ئێستا گلۆب دەکوژن و زیینۆنە بەس سەکنەکەی پێ دەکەن زۆریان نازم ئەوە مۆدیلە چییە ئەوەی لە مندا گلۆی پێ نەبووە والله خەڵکەکە ئەم بەرپرسم تو بەرپرسی خەڵک بەرپرسە کاک یعنی بەرپرسیەکە چییە کابرا لۆی دانای 6 بڕۆ ئەمن 80 دەڕۆم 100 دەڕۆم 150 دەڕۆم ئەوە لۆ حکومەت بەرپرسە کاک لۆ هاتچۆ بەرپرسە وا لۆی دانای ترافیکلایت وا ئیش دەکات 24 ساعات کات طبعا هەر بە خۆمان یعنی ئەگەر قانون پەیڕۆکەی بە حیاتی تووشی مشکلە ناگات دوای زۆربوونی ڕووداوەکان و بەرزبوونەوەی ڕێژەی قوربانیان نیشاندانی ئەو چیرۆکە جەرگ بڕانە لە بەرنامەی ترافیک بەشێک لە چالاکوان و وافرەتان و لاوان کەمپینێک لە بەردەم پارکی سامی عەبدوڕەحمان و پەرلەمانی کوردستان ڕێک دەخەن کە بە سپۆنسەری میدیایی کوردستان 24 بەڕێوە دەچێت. ئەو کەمپینەش بە ناوی باچیتر هۆزانەکانی تر نەبنە قوربانی. ئەو کەمپینە بۆ دروستکردنی فشارە لەسەر حکوومەت و لایەنی پەیوەنددار بۆ دانانی سنوور و چارەسەرێک بۆ ئەو جەنگەی سەرشەقام و ڕووداوەکانی هاتوچۆ تاک و کەم بکرێنەوە. پێویستە سیستەمی هاتوچۆ لە وڵاتە بە چاچی ڕێک بخرێتەوە و کارمەندانی پۆلیسی هاتوچۆ بە بۆچوونی من دەبێت دەسەڵاتی تاویان پێ بدرێ بۆی کە بتوانن دەسەڵاتیان بەسەر هەموو کەسێکە هەموو شوفێرێکی سەرپێچیکار هەبێ چ کەسێکی هەژار بێت چ کەسێکی دەسەڵاتدار بێتن. هەر شوفێرێک سەرپێچێکی دەکا سەرپێچەکان کە لە ئاسێکی گەورن بە مادەک پێ کۆنتڕۆڵ ناکرێەوەی کە بۆ نمونە کەسێک دەبێتە قوربانێ باشترین دەرفەت ئەوەیە بۆ ماوەی 6 مانگ ئەم کەسە مۆڵەتی لێ وەرگیرێتەوە دووبارە داوای مۆڵەتی وەرگرتنەوەی مۆڵەت بکەم. من وەکو هاوڵاتیەکی شاری هەولێر کەسێکی عەزیزم لە دەستداوە بەهۆی قوربانیەکانی سەرپێچی هاتوچۆ داوا لە هەموو شوفێران دەکەم
زیاتر پاپەند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆ بە یاساکانی هاتوچۆ پەلە نەکەن لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل. داوا لە شوفێران دەکەم چ دەخێرا لێ مەخڕون بۆ ئەوەی کەسی تر نەبێتە قوربانی. کاتی شوفێری سەرخۆبە تکایە لە کاتی گڵۆپی سوور شوفێرەکان بوەستن، تکایە لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل هێواز بڕۆن با چیتی هۆزانەکان نەبنە قوربانی. کاک شوفێرپێرەی یاسای هاتووەکان بکەن. سەبارەت بە زۆری ئەو ڕووداوانە و هۆکاری بەشێکیان دەچینە لای بەڕێوەبەری بەشی هێلکاری پۆلیسی هاتوچۆی هەولێر. ئەو ئەفسەرە ڕووداوەکانی هاتوچۆ بە کارەسات ناو دەبات و بەشێک لە شۆفێران بە لە خۆبایی بوو ناو دەبات لەوەی شەقام تەنیا بەهی خۆیان دەزان و بە ئارەزووی خۆیان شەقام بەکاردێنن. بەپێی ئاماری هۆبەی هێلکاری ڕووداوەکانی هاتوچۆی هەولێر لە ماوەی ساڵی 2017 و 2010 لە شاری هەولێر زیاتر لە 558 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لەو ژمارەیەش 451 هاوڵاتی بریندار بوونە. هەروەها زیاتر لە 44 کەس بەهۆی ئەو ڕووداوانەی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. ڕوودا و لە هەموو جیاندا هەیە، بە تایبەت لە وڵاتانی ئێمە زیاتر ڕوودا و هەیە. ئەوە شاگەڕێتەوە بۆ ئەوەی کە پابند نەبوون بە یاساکانی هاتوچۆ یەکێکە لە خاڵە سەرەکیەکان. خاڵی دووەمیانەوەیە خەڵکێکی هەرزەکار و لاواز و ئەوانە سارە لێ دەخوڕن. خاڵی سێەم ئەو ئۆتۆمبیلانەی ئێستا زیاتر درایم شەفت و پاوەرە، ئەوە شەوات لێ دەکا کە بە تیژی لێ بخڕێت. ئەوەی کە زیاتر بۆتە باو و دیاردە لاساری سایقەکەیە، لاساری شۆفێرەکەیە. بەڕاستی ئەوە خاڵێکی سەرەکیە. دووەمیان زیاتر ئێمە ڕووداوەکانمان ڕووداوی ماتۆرسکیلە. بەڕاستی ماتۆرسکیل بە هیچ شێوەیەک پابەت نابێت لە شەقامە، بە تایبەت لە چوارڕیانەکان. ئەوانە دەبێتە هۆی هۆکاری ڕووداو. ئێمە بەشی هێڵکاریە. یەکەم جار کە ڕووداوەکە دەبێت ئەفسەرێک ڕاستەوخۆ دەچێتە شوێنی ڕووداوەکە، هێڵکارێکە دەکات شوێنی دیارکردنی کەم تەرخەمی دەکات. لە پاشان دەگەڕێتەوە، من چاوێکی پێ دەخشێنمەوە، ئەگەر کەم و کوڕێکی هەبێ کەم و کوڕەکانی بۆ تەواو دەکەم و پاشەوە دەچێتە مرکز، لە مرکزیش یاسای خۆی وەردەگرێت، ڕانەی دادگا دەکرێت بە پێی یاسا. ئەو تەکسیە لە جادەی مووسڵ لە لای فندقڕۆتانەوە دێ بەرەو هۆڵی مامۆستا سەعەد و سیارەیەکیش کە لە شقەکانی زەکەریا بەرەو هۆڵی مامۆستا سەعەد دێت. ئەوەی کە لە هۆڵی لە شەقامی زەکەریا بەرەو هۆڵی مامۆستا سەعەد دێ، ئەو سایدە سایدی کراوەیە و حەقی خۆیەتی و ئەوەشیان تەکسێکە بەرەو مامۆستا سەعەد دێت، بەرەو هۆڵی مامۆستا سەعەد دێت. ئەو لە گڵۆبی سوورەدا چۆکم سایدەکسارەکانی کە وەستاون ئەو ئەسوڕێتەوە. لە کاتی سوڕانەوەش ئەوش بە سایدی خۆیدا ڕاستە سورعەدە، بەڵام سورعەت ئەو کابرایە ئەوە مخالفێکی سەرپێچێکی قانونیە، سەرپێچێکی مروریە، پەیوەند نابێتە هۆکاری ڕووداوەکە. بەڵام هۆکاری ڕووداوەکەیە سایقی تەکسێکەیە لە گڵۆبی سوورەدات لە ئەنجامە ئەو ڕوودا ئەو دڵتەزێنە ئەو هاوڵاتیە تا وەفاتی کرد. ئێمە کە دەچینێت سەر ڕووداوی دڵتەزێن لە کاتی هێڵکاریە، دەیان ڕووداوی دڵتەزێن دەبینین، زۆر پێمان ناخۆش و متاسی دەبین. بەڵام من داواکارم لە هەموو شوفێران پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ ئەوەی ڕووداوی دڵتەزێن نەدات بە هیچ شێوەیەک. تەشی دەکەین لە چوارڕیانی مەغموری. گرنگی ترافیک لایت لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ زۆرە. لەو بەدوادا چوونەش دەردەکەوێت کە بە ڕێژەیەکی زۆر سەرپێچی دەکرێت. ئەو سەرپێچیانەش بەشێکیان زۆر مەترسیدارن و ڕووداوی گیان لە دەستدانی و ماڵوێرانی بە دوای خۆیدا دەهێنێت. تەنها لە ماوەی سەعاتێک کەمتر دەیان سەرپێچی لە زوومی تایبەتی بەرنامەی ترافیک تۆمارکران
کاو سەرپێچیانەش نەوەستان بوون لە چرای سوور. لە بەرامبەر ئەو هەموو سەرپێچی و کەم و کوڕیە و نەبوونی ئارامی لەلایەن شۆفێر و پشتگوێ خستنی ڕێنماییەکانی هاتوچۆ و بەزاندنی چرای سوور، ترافیک لەگەڵ هاتوچۆی هەولێر بڕیار دەدات بە وردی و بەنهێنی چاودێری ئەو ترافیکانە بکات بۆ ئەوەی بە بینەرانی ترافیک نیشان بدەین کە چێن ئەوانەی لە چرای سوور ناوەستن کە بۆتە دیاردەیەک. بۆیە لە ڕێگەی پلانێک هەڵمەتێک دەست پێ دەکەن بۆ سزادانی ئەو ئۆتۆمبیلانەی لە چرای سوور ناوەستن. ئێمە دەچین ئێستاکە دەچینە و ترافگلایتی تەمان و ترافگلایتێک لە ترافگلایتە گەورەکانی شاری هەولێرەیە کە سەرپێچیشی زۆری لێ ئەنجام دەدرێتن. زۆربەی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ تانم ترافیکەکانە لە ڕووداوی هەچوو لە ترافیکانە، ئەویش بەهۆی ئەوەی کە زیادە ڕەوی دەکەن دەبینی مەسەن چرکەچی مایە یان لە زەردەکەی دەڕواتن. تەمەشاکە بە چاوی خۆت تەمەشاکە ببینە چەند کەس لە سۆری دەداتن. ئەوە بووە زەرد تەمەشاکە ئەوە سۆر هاو پیکە بە ڕاوەستە سارەکە پێش ڕاوەستە ئەو دووتەنیە لە سۆریدا ڕۆیی ئاگدارتان دەکەینەوە ئەوەی لە سۆریدا لای خۆتان ژمارەکەتان پێ باش باشی باش. ئامانجیمە بە زستان و بەهامین لەسەر شەقامین، چلەی گەرما، چلەی زستان، تۆز و خۆڵ، ئەو گازە ژەهراویە ڕۆژانە هەڵدەمژین بەس لە بۆ ئەوەی جان و هاوڵاتیان سەلامەت بیتن تووشی ڕووداوی هاتچۆ نەبن. بە تەحەداوە دەیڵێم ئەگەر یەک شوفێر یەک کەس یەک هاوڵاتی بتوانی یەک سەعات لە چلەی هاوینێ بێ لە شوێنی ئێمەڕاست لە شوێنی پۆلیسی هاتچۆ ڕاوەستیتن تووشی ئەو خۆڵ و ئەو دووەمۆکسیدی کاربۆن و ئەو ژەهراویە ببیتن ناتوانین بە دنیاییەوە ناتوانانی ئەو کارێمە بکاتن. کەوابی ئێمە کە ئەم هەموو شتێ دەکەین تەنانەت لە بۆ ئەوەیە جانی هاوڵاتیان پارێزی داوایان لێ دەکەین، داوای لە هاوڵاتیان دەکەین، داوای لەش برا شوێران دەکەین پابەندی یاساکانی هاتوچۆ بن. لە خەت بە کاکە لە خەت بە لە خەت بە ئەوە ئەو سیارە سپی هات لای خۆت ڕایگرێت. مامەجانم بەخۆم ڕاوەستا بووم لە ترافگلایتی لە دواوەت یەک لەو سیارانەبووی کە لە سۆردایە باشە ئەو گلۆپە سۆر لۆ چییە؟ ئاگال لە خۆبی لەوەی ڕاوەستی وەنیە ئەدی لۆ پابەندی ڕێنماییەکان نابی باشە بە نازانم نییە تو گلۆپە سۆرە دیارە کە سۆر پێ بدەبی ڕاوەستی کە سەوس پێ بوو دەڕۆی وایەنە ئیجاب ناکات و لە سۆری بدێ. ئەدوو دەزانی ڕووداوی هاتوچۆ ئەو حادیسانێک کە ڕووداتن هەموو لە ئەسنای ڕووداتن هەمووی لەوەیە کە دوو براش فێری وەشی تو پابەندی یاسا و ڕێساکان نابێتن پابەندی گلۆپە سوورەکەی نابێت دێتن لە ترافگلایتیدا لەو لای دەڕوا سیارەش کە لێ دەدا تووشی ماڵ وێرانی دەبی ماڵی بیش وێران دەکەی ماڵی خۆش دوێران دەبی. باشە برای بەڕێزم باش کاکاوە بڕۆی زراتی لەگەڵدا کۆستەشی بدێ باسوێنی بستە بەڕێبەراتی هاتچۆی ناو شار لەوێ غڵامەکەی خۆی ساڵکە لەگەوی بڕۆ مامە. ڕێژێ و کەسانێکەوە پابەند نابن بە گلۆپی سوور ڕێژەیەکی زۆر نییە لە چاوە کەسانی کە پابند خۆشببختانە زۆربەی زۆری پابند دەبن بەڵام چەند حاڵەتێکێ چەند شفێرێکێ لە ناو شفێرانە پابندی گلۆپی سۆر نابن توانین بنین لە ڕێژەی 130 پابندی گلۆپی سۆر نابن. بەرنامەی ترافیک بە چیرۆکی هۆزانی قوربانی کۆتایی دێنێت چیرۆکێک کە ناخی مرۆڤ و مرۆڤایەتی دەهەژێنێ. دەمانەوێت ئەو چیرۆکە بکەین بە پند و وانەیەک لە ژیانمان بۆ ئەوەی چیتر هۆزانەکانی تر نەبن بە قوربانی و چیتر جەرجی هیچ دایکێک نەسووتێ و خەونی هیچ خێزانێک لە گۆڕستانەکان نەنێژێن.
تا بتوانین بە هەمومان کوردستانێکی ئارام و سەلامەت لە بواری هاتوچۆ بنیاد بنین و ببین بە چاودێر لەسەر نەفس و دڵ و دەروونمان و هەریەک ببین بە پۆلیسێکی هاتوچۆ بۆ پاراستنی گیان و ڕۆحی خۆمان و بەرامبەرمان. ترافیک لە ڕێگەی ئەم بەرنامە دەیەوێت کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە ڕووی هاتوچۆ بنیاد بنێت، بۆیە ئامانجی ترافیک هۆشیارکردنەوەی سەرجەم تاکەکانە لە پابەندبوون بە خێرایی دیاریکرا و ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ بۆ سەلامەتیمان.